راپۆرتی ڕۆژی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان ساڵی 2018 بەم شێوەیە بووە. 264 ڕۆژنامەنووس و دامەزراوەی میدیایی سکاڵایان لای میترۆ تۆمار کردووە کە 349 جۆری پێشێلکاریان بەرامبەر ئەنجام دراوە. پێشێلکاریەکان: ڕێگری و جیاکاری 188، دەست بەسەرکردن بەبێ بڕیاری دادگا 24، فەرمانی دەستگیرکردن بە بڕیاری دادگا لە دەرەوەی یاسای کاری ڕۆژنامەنووسی 17، لێدان 13، برینداربوون 12، شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەنووس 3، زەوتکردنی کەلوپەلی ڕۆژنامەنووسی 26، هێرش و هەڕەشە و سوکایەتی 57، تەقەکردن هێرش بۆ سەر ماڵی ڕۆژنامەنووسان 3، سوتاندنی کەناڵ 1، ڕاگرتنی پەخش 5.